سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەرم ئەم جارە لە بەرنامەی چ باسە بە دوواداچوون لەسەر بڕیاری بانکی ناوەندی عێراقی و حکوومەتی عێراق دەکەم کە بڕیاری داوە دۆلار بە 132,000 دیناری عێراقی بدرێت بە هاوڵەتیان دۆلار بدات لە بەرامبەر 132,000 دینار. دەمەوێت لەم بەرنامەیە بە دوواداچوون بکەم ئەرێ بەڕاست ئەو دۆلارە بەدەست چێ دەگات؟ بەدەست خەڵکی کوردستان دەگات، بازرگانەکان، ئەوانەی نەخۆشن، ئەوانەی گەشتیارن کە سەفەر دەکەن ئێستا وەرزی گەشتیاریە چی ببن لەگەڵ خۆیان؟ دۆلار ببن لە گیرفانیان یانش لەڕێ ئەو نووسنگانە تەحویل بکەن یان لەڕێی بانگەکان لەگەڵم ببینێنەوە زانیاری ورتان پێدەدەن. ئێستا ئەگەر کەسێک نەخۆش بێ گەشت بکە باشە بازرگان بێ دۆلاری بە 132,000 دەست دەکەوێیان نا؟ نەخێ دەست ناکرێت دەست ناکەوێت لەبەرەوەی من بەڵگەوە پێتەڵێم هەموو شتێک ژمارە حیسابە باشە ئێمە پێرێکە ڕۆژ پێنجشەمە شەم و جومعە داوام نەبەر ڕۆژ پێنجشەم 3 ملیۆن و 570 زامان داوەستە بانقێکی عێراقی لە هەولێر بە دۆلار دابەر 25 داوە پێمان چەندەکەوێت کاکەمەران 132,800 ما عەدی لەوێژ ڕقم حیسابە لەوێر دیسان عملی لێستن تۆڵی تورکیا لەوێش دەی وەردەگرێت بەڵێ ڕقم حیسابە یعنی دۆلاری ناداتێت بیشی دادە عملی لێستنێت چەندی لێ وەردەگرێت؟ حەدە باقیان تورکیا زان عملیان چەندام باقەکان وەردەگرن یعنی هەر دەوەستێتەوە سەرە و سەرێ ئێستا لێرە فەرقی وای نییە فەرقی وای نییە باشە ئەڵێ بەڵگە کەش لێرەمان هەیە پێرێکە وەرەقە بووە 45,700 يعني بلين شام دو الشام يزور خاصة أبوه خير نما نتشل ما قبلنا خير نما يبغى 2,000 ناتنا وان ناتشل باشا لا تشل حوتة تسم استا وصلوا تشلودوا 800 باشا بحسابي 100 دكان بخوي بانك ضلي با 132 او 10,000 او 10,000 تشي وردقلي دبي حكومة راقبته بانك كيا حكومة دبي جون بانك ناتن عملة وقرا كاميرا صورة يعني 10,000 يا مديركية يا موظفك أبي لقليان بخريك كوي تنسيقات أبري من موظفك ناسم إذا من موظفك وموظفك دولهم هر ورقة 10,000 أو هايا ناتواني يعني بانك ناتواني بالرسمي همو كسك دتواني أو دولار بدس بيه لا والله هم كس ناتواني لا والله زحمة هم كس ناتواني وقت من تايسا نمتواني وري بكرة غير من نمتواني باشا أجر أمن بالنبي استا سفر بكم بس ما الدروا دولار لو والله تور بقرم شلون دستم ذاك أتشيت بانك باسبورت قد يان رقم حساب كارتي هر دبي بتشي بانك هر دبي بتشي بانك بارا أخيت السنة ورقم حساب هر باسبورت قد يان باسبورت قد داته يا هي بكارته هر كارتي بسبين ورقتين بسبين ورقتين تو أتشيت دبي يا تركيا يان كردن أهوا يعني هر جراند بيت ليش عملت دي سنة عينا سلودو سلوسية لسرد وستيت كم ترنية حتى يساوي وري قلت بيه من بزانم شو سلودو لسري وسطاو سلودو حفصت بنزال لسري وسطاو كاكا شمتو أندامي أنجمني بازار الدولار فروشاني ئەوەندەی کە لە ناو ئەو بازارەی و تەمەنت پاش ڕۆی بانکی ناوەندی و بڕیارەی داوە چێ دۆلاری بە 132,000 دەست دەکەوێت کەس بەدەستی ناکەی ئەوە خەونەکە حتا ئەو گەندەڵانەی عێراق مابین بە 145 نابین یعنی خەڵکێکەیە تەنیا ئەوان وەردەگرن ناکاکە ناکەتە دەساڵەکە ئەو بە 130 ڕاستە بەتیکە دیان مەلعەلە دەوە پێز مەلعەلە دەڕازێتی بە 140 لێوە بە 140 يعني هر أو 132 ديتي إرقانا حتى دقاتي رسل سلو عفتا حاولاتي عراق والناقري نابيني خوش أجر كومبانيا شي هبي نخوشش بي لازم احتمال تشكل يدك وشكل بشي داتي كومبانيا شركة نخوشك باحتمال بداتك قولة بداتا قولة بداتا عازيان بصفصيلية نبزان يقوبي وشتي باشا بس عمرك كاران هر دلين لبازار الرشة ما ذكرين أوانيك بو عمره دتسل احنا عراق ويكلك بصفصيل ديام داتي اي بو هرمي كردستان تشتيوام جيلي نبو بو كردستان بو شوي نبو باشا تسبكري كسك بيو سفر بكا بيت بازار الرش يعني بانك كاسر داني بانك لا سدا باخ هلا كنت برو باقي بس صوت العبدي داتي لا بانكش بوس بو ساعه وتباقاني ولا يربو كوايا وبرياره بو فقير نيه لا فقير هاتي بو بازرقاني جنيتن يا كسا كومالا كسا بس فقير تيكت يا كاك سيد دولار بانكي ناوندي دەڵێ 132,000
بۆ نەخۆش بۆ تاجیر مسافر بۆ مسافر بەڵام شت بازار لە بازاری ڕاش دۆلار هەر گرانە ئەشیا هەر گرانە چییە مەوزوع چییە هۆکارەکە چییە؟ قبل كل شيء لقى الرئيس من ابوها مو بربرسي بكردستان وعراقها طبعا انا هي اسمها لا دزني كردستان وهي زاد شي زور ما كان لبرامبر دينار نفتي دينا عراق بدولار عراق دينار مداداتي دولار كم ناداتي اول لو ايش دزيم ديتك 15000 17000 او لو كردستان بركاو لي اخوان ابو ما ساكا بلان بين السر بغداد بلي راستا دولاري بسطوا السيدة داتا بانقەکان بە 132 دەدەنە هاوڵاتی کام هاوڵاتی لەگەڵ ئەو بەڕی ڕێز لە بۆ ئینسانی مەرد و شەریف و پیاو لە هەموو دنیا هەیە لە کورد و لە عەرەب و لە عەجەم و لە فورس هەیە بەڵام ئەکسەریەتمان دزین خیانەت دەکەین دەچم ئەمن دۆلاری وەردەگرم طبعاً مسافر هەفتا بوو کردیانە 20 هەر باشە لەوەی خەسەرسیاتی پێ ناکرێت بەڵام تاجر فەرموو کاکە 3 مانگە تاجر ڕۆژێ 200 و ئەوەندە ملیۆن دۆلارە خورد دەکرێتەوە بە ناوی تاجری 6-7 ملیۆن ڕۆژانە بە ناوی تاجر 6-7 ملیۆن 10 ملیۆن زۆر 20 ملیۆن دەدرێتە ناوەوە ئەویشە لۆ دزانە مەسئولەکانە بۆ ئەشیا هەر گرانە ئەشیا لۆ گران دەبێت ئەمن لەو حاڵەتەی بڵێن تاجرم 100 دەفتەر 200 دەفتەر بە ناوی تیجارەت لۆم حواڵە دەکەن لۆ بانقێک لە دوبەی یان لە سین یان لە تورکیای بەڵام بانقەکە سەر بەچەیە هەر سەر بە حکومەتە لەوێ دەفتەری 6 وەرەقە و نیوت لێ وەردەگری حەقی حەواڵەی ئەوە هاتە سەر نووسینگەیەک فەرقی نییە ئەوە هاتە سەر مەوادەکەی باشە کابرا مەوادی دێنی لە سین لە دوبەی لە هەرجەیە بە پارە دێتەوە بە کرێ و زەریبە و ئیتر هەموو شتێک ئەدی مەسرەفی خۆی ئەدی قازانجی خۆی هەموو شتێکی دێتە سەرێ لێکیان دایتەوە حەسەب اقتصاد وەرەقا کە مەوادی پێبینی لە خارجدا دەگاتە عێراق 156,000 لەسەر تاجری ڕادەوەستی مەوادی بە چ بدە بە دینار ناتانی بفرۆشی مەجبورە بە دۆلار پێم بڵێ ئێستاوە 25 دەڵێن تەزویریش پەیدا بوو وڵی کەمە قەلەقە تەزویرێ لە قەدیم و هەیە کەشفە بێ کەشفی دەکا ئێستا ئەوەش 5 ئەوش 5 یانەیە لە کڕین و فرۆش وڵا 100 دینار فەرقیە 100 دینار بە 150 دینار فەرقیە کڕین و فرۆشتنی لە چەندی مەسەن لە وەرەقەی ئەوە وەرەقە بەسەن ئێستا بە 147 و 100 دینارە ئەو بە 47 و ڕوبعەکە بە 5 فەرقیانەیە باشە ئێستا باسی 132,000 دەکرێت دۆلار خەڵک لە ڕێی بانکەوە پارە دەباتە دەرەوە یان لە ڕێی نووسینگەکان زیاتر دەبا بۆ نمونە دەچێتە تورکیان دەچێتە دووبەی یان دەچێتە هەر وڵاتێک وڵی خۆی بەعام بلی لە بتوێ حواڵە بکڕی لە ڕێ نووسینگەکانەوە زۆرتر هەیە نووسینگەکان لە سوێن نووسکان لە بۆرسە لێرە حواڵە لە تورکیا بە دۆلار بە دۆلارێکیانە لە ڕێی بانکەوە بۆ گشتکەسێ نییە بۆ گشتکەسێ نیە ناوەڵای مەزە ناتوێن بڕێنەوە وەرگرنەوە شەریکەشمانە نە دۆلارمانە دەنە بە 132 نەوەرشە شەریکەشت هەیە دۆلار شەریکەی سەرفەشمانە ئاید بانک مەرکەزیشە هەموو ئەنیشتەوە بۆ دەمجمە مجی دۆلارمان نادنێت دەبی بێ نووسینگەیەک پارەبێ ئەگەر حواڵەکەت ببێ بۆ یەکێ بیکەوێ لە بۆرسە بیکەی لە بۆرسەی کردنفرۆشتن تورکیا هەیە ئەوە هەیە پارەی دەوێ حواڵە بۆ نمونە دەفتەرێک ئەگەر کەسێک بیبا نەخۆشی هەبێ بینە پێشتە بە 100 دلار زیاتر بوو بەس ئێستا حالیان تقریبا نیمڕۆ بە 85 دلارە تۆزێک دابەزیوە ئەندە دابەزیێت چونەوە عینەن وەک بۆرسە دابەزین و بەرزبوونەوەکە ئەویش ڕمولەکەش بۆ ڕمولەکە دابەزین و بەرزبوونەوەکە برادەرتە دەوێت سەفەر بکە دەوێت سەفەر بکاتە مەرێ چوە بانقی چلو باقي عيبوش زنجارة سوديدا مثلا 2000 دولار عند داي لو صعب ذكر استاتشوا نان دايتي بتان راوست بتعرش دروا پێشتر نیان دەبێت پێشتر چەند جارێک سوالە تورکیای لە دووبەی وەری دەگەر بەس ئێستا نایدەنێ گوتی چیمە نایاندایدێ هەر جارێک ئەگەر ئەو ئەمەلیە بۆستی دۆلار گراندێت طبعا دیکۆ مثلا کار بتەوە دەشتێ خەڵکەشی زۆر پارێ ناو کارتەکە ئێستا مایە خەڵکەش یەکجار زۆرە بەس ئێستا نییە نایدەن ڕاوەستایە کە بتەوە حتما دۆلار دەشێتن لێدەگەی ماوە دەکەنەوە ماوە قەپاتی دەکەن ئێستا عالیان نییە ئەوە بەتەمای سەفەر بووە ویستی بڕاتن چوە گوتی 2000 دلار داخل لەکەم نایاندایدێ وتیان نییە بەڵێ کەسێک بێ سەفەر بکە دۆلار لەگەر خۆی ببە یان بچێتە بانک پارەکەدا بنێ یانیش
بەکو گوتنی لە نووسنگەیەک لەو نووسنگانە دابنێ کام باش زۆر عتوە دەبی تحویلکە بەس پارێکەمی لە بەخشی دادنێ و دەبارە خۆی سەر دەکات دەبێت تەحویلکە ئەگە زۆر بێت یعنی چەند زۆر بێت 10,000 زیاتر بێت لەوانێ مەتاری ئیزنی نەدەن لێ بگرن لێی دەگرن مەمنوع بیلوانەیە لە مەتاری قەدەغەیە لە دەفتەرێک زیاتر زۆر زارەوەیە قەدەغەیە لێ دەگری بە ئۆتۆمبیلیش بە هەمان شێوەیە لەوانێ بشارتەوانی احتیاطی بشتەچی بە زۆر نابی مەمنوعە ئەی نووسنگەکان چۆن عمولە وەردەگرن ئەدو بێ عمولە نابی شتێک بە حکومەت عێراق عمولە زۆر دەگری باقیش وەردەگری هەر هەمووی عمولەیە هەموو عمولێ بەقەت بەراژ نێ باش هەیە نەخۆشە لەوێ بچێتە دەرەوە چارەسەر وەربگرێ پارەکەشی لەوانەیە لە دەوری دەفتەرێک بێ احتیاطی لە دەکرێت دەبەر خۆی دەبەر دەڕۆ باشترە باشترێژی تاخیر نابی لەوێ شەدرێ دەیداتێ مەکتەبە دەیداتێ باشە عمولەی بانقەکە زیاترە یان عمولەی نووسنگەکان ئێستای باقی وەبزەم زیاترە بانک زیاتر بووە بەێ باق زیاتر ئێستا ئێستا نووسنگە کەمترە کەمترە خەریکی چیەوە وەڵا خەریکی ئەوەی ئیسابە چ بکەینەوە لە بانقی هاوڵاتی یان بازرگانی نا بازرگانی تیجارەت دەکەن بەری تیجارەت یەکەم جارە حیسابی باقی یەکەم جارە حیساب بانقی دەکەینەوە بۆچی دەکەیتەوە وەڵای بۆی ئێستا کە بەخۆ دەزانانی ئەو کێشەی دۆلاری هەیە لە کوردستان نەک لە کوردستان لە هەموو عێراق دۆلار بە 146 لە بانکەکان بە 132 داوای دەیدەن بە هاوڵاتیان و بە بازرگانان ئەمە شاتنی حیساب بانکە چی بکەینەوە ئێستا بە 132 دۆلار دەستکەوت چێ ئاشیا دەکڕێت لە تورکیا دێنی بەس لە تورکیا پارە دەست ناکەوێت بەس ئەو بڕیارە ماوەیەکی زۆرە حکوومەتی عێراق و بانکی مەرکەزی داویەتی بۆ تو ئیسفادە لێ نەکرد کاکە خەڵکەکێ مستەفیدە خەڵکەکێ میز مستەفید نییە لەوەیە خەڵکەکێ 56 کار ئەمن هەیە دەیناسم 150 کارتی دروست کردیا ئەوە لە تورکیا و لە دوبەی ئەوە ئیشی بازرگانی پێدەکاتن پارەسپکردنەوەی پێدەکات ئەو بەبەرە من ناکەوێتن هەموو لەگە بانکەکات تەسیقیان کردێ برا هەموو لەگە باقی تەسیقیان کردیا ئەو هەر مدیرەکە دەستیتن لەوێن دەرێ دەچیتن 50 کەسی دێتە ژۆرێ حساب بانکی لۆ دەکاتەوە خصوص کەسی خۆتی ئەو پارەیە بۆ بازرگان و خەڵکی گەشتیار هیچ بازرگانێک ئیستفادە لەو ئەوەی نەکردێ بەڕێی منات تا ئێستاکە هیچ بازرگانێک مستەفید نەبووە لەو عینەن یعنی حسابی بانکی هەبووە هیچ حسابی بانکی نەبووە هیچ لەبەر چ ئاخە هیچ مەجای تێدا نەبووە کە ئەمە ینی دەچینە چێن دەرانی حسابی کە ئەمە بارزەکان لە تورکیای زۆر بمنێتەوە 6 ڕۆژ دەمێتەوە بەو مەبلغە کمەی بانکی هیچ مستەفید نابین مەسەلەن ڕۆژانە 300 دلار 400 دلار ینی لە بۆ سەرف دەکا ئێوە ئی بارزگانی نییە لە بۆ کەشتیارە چ بەکە لەگدێ دەبی حسابی دوکاندار و ئەوانە دەبی فەرقیە بی ئێستا چی بکەیت ئەمن هاتی ماینە کارتی دروستکەم بەس مشکلەکەەوە ئەگەر حسابەکە 300 دلار بی درستی ناکات حتى ئێستا درستی نەکرد عین الموضوع ینی کە زۆر کەمە حسابەکە ئیلا لە بۆ یەکە ئەگەر مەبلەغێک دامنەی 10 میلیۆن دینار بچێت تورکیا لە 300 دلاری زیاتر پارە پێ نادا تمام مشکلەکە لە بۆ تازیران مشکلەتی کەمانەی تازیران لەبەرەوەی تازیر دەتانی لە هەفتەچی دەیەوێت ئیشی خۆی خلاصکە ناتانی مانگەک دانیشی ئەوانە دەلێت لە مانگەچی ئەو پارەی ڕاکێشە 10 میلیۆن ئاخر دوای 10 میلیۆن هەبەش ناکات دەبی کارتی تازیری زیاتر پێویستە ئەدی کارتی تازیری لەگەر کارتی ئەویتکە گەشتیاری دەبی جایزبی کارتی تازیری دەبی زیاتر پارەڕاچی بەس وەست مشتوای هەبی بلێ کاکە ئەمن ئەوم کڕی لە فیلانزەی کە من زەریبەمدایە و ئەوەمدایە ئەو وەختی کارتی فەرقی هەبی کاکاردۆ تۆ لێرە وتەبێژی ئاگاداری ئەو کارتانی کە ویزەکارتن خەڵکێکی زۆر ڕەواجێکی زۆر لەسەر ویزەکار دروست بوو یعنی دەتوانم بڵێم ئێستا لە بانکەکەیەوە لەوانەیە داواکارێکی زۆر لەسەر ویزەکار بێ خەڵکێکی زۆریش دەری هێناگەن بەڵام لە ینی ڕابردوو ماوەی ڕابردوو ئەو کارتانە لە وڵاتی تورکیا بە تایبەتی بەشێک لە وڵاتان ڕاگیرا بوو هۆکارەکەی چی؟ زۆر باشگا کامەڕاست خۆی فکرەکە لێکوێ بوو لەو کاتی کە بانکی ناوەندی عێراق بابەتی 130,000 ڕاگەیان بۆ هەر 100 دلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە
ئەمە بۆچی بوو بۆ کاری بازرگانی ئاسانکە و بازرگانان سودمەند بێت لەوەی کە تۆ هاوڵاتێکی عێراقیدا چیدە دەرەوە کاڵا و شمەکە کڕی لە هەر وڵاتێکا بێ بە 132 بۆ هەژمار بکە بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان و لە عێراقا ئەم بابەتانی استیقلال کرد بۆ کۆمەڵک بابەتی دیکە واتە من چەند ڤیزەکارتێک دەرکەم لە یەکێک لە بانکەکان هاوڵاتی وا هەبوو 25 ڤیزەکارتی دەرەکرد بە کۆمەڵک ناوە ئەچوو بۆ دووبەی ئەچوو بۆ تورکیا لێ لە ئەیتیەم بە ئەیتیەم پارەکانی کردو بە کاش و ڕایەکێشە ئەمە زەرێکی زۆریە لە ئابووری عێراق لەلایەکەوە و لە هەمان کاتە گرفتی زۆری بۆ وڵاتانەش دروست کرد بە تایبەتی ئەو وڵاتانەی کە گرفتی دۆلاریان هەیە بۆ نمونە تورکیا لە تورکیا هەمومان نەزانین و بازرگانانی کە مامەڵە لەگەڵ تورکیاکەن کاری بازرگانیەکەن ئەگەر بێت و دۆلار داخڵی تورکیا بکەن تەنانەت دیسکاونتیان بۆ کە لەسەر ئەو کاڵۆشمەکانێکی کردن لە کۆمەڵک باج کۆمەڵک ئیمتیازاتیان لە کۆمەڵک باجیان بەخشن بەڵام کاتێک تۆ دیت لە هەرێمی کوردستانیان لە عێراق پاراکەیتە سەر ڤیزەکارتەکە و ئەچی لە ئەیتیەمەکانی تورکیا پاراکەیتەوە بە کاش و دووبارە ئەرینێتەوە بۆ عێراق واتە تۆ دۆلاری ئەمریکی لە تورکیا و ئەنێری بۆ عێراق ئەمە گرفت بۆ حکوومەتی تورکیا دروستەکە گرفت بۆ بانکی ناوەندی تورکیا دروستەکە بۆ ئەوانیش هەسان چیان کرد ئەو بانکانی کە بانکی حکومین لە تورکیا یاخود ئەو بانکانی کە بانکی نیمچە حکومین واتە هاوبەشە لە بینی کردی تایبەت و حکوومەتە پینەکانی عێراقیان هەمووی بلۆک کرد واتە هەر بانکێک لە عێراق ڤیزەکار دەرکات تەنانەت ئەگەر بانکە نەک عێراقی و بانکی تورکی بێت و لە عێراقی شەکارکە بە هەمان شەو پینەکەیان بلۆ کردووە بۆیە بینین هاوڵاتی کە بانکی ناوەندی عێراقی یانی تورکیا بانکەکانی تورکیا بەڵێ بۆچی بووی تۆ دۆلاری ئەمریکی لە تورکیا نەهێنیتە دەرەوە جاریش کە بینێریتەوە بە عێراق چی خۆی گرفتی دۆلاری ئەمریکی ینی لە تورکیا خەڵکێک دەبێنێت لە کوردستان لە بانکەکەی ئەوەیان بانکێکی تر پارە دادنێت دینار دادنێت بەڵام کە دەچێتە ئەو وڵاتە لە هەندێک لە ئەیتیئم زۆر بە کەمی لە هەندێک پارە دەدا بەڵام دۆلار نادا لیرە دەدا یاخود دراوی ئەو وڵاتە دەدا بابەتەکە لێرە ئەوەی کا کامەران کاتێک وڵاتی گرفتی دۆلاری هەیە ئەو خۆی پارێزگاری لە دۆلار کە پێویستی بە دۆلار تۆ دۆلاری لێبیت دەرەوە تۆ ڕاستە بە لیرەی تورکی پارەکە ڕاکشی بەڵام دووبارە کە تەحویلی عێراقیەکەی دۆلارەکەی سەرافۆ بیان لە ڕێگەی بانکۆبی دووبارەکەی تۆ بە دۆلاری ئەمریکی کاتە تۆ دۆلاری ئەمریکی بیتەوە دەرەوە بۆ دەرەوەی عێراق بەڵام ئەو کەسانی کە باڵین لە ڕێگەی خاڵەکانی پیۆیەسەوە بەکارێن واتە تۆ چیتە مارکێتێک و جلوبەرگە کڕی مەسەلەن بە کارتەکە پارەی لە قاوەخانەیەکە دانیشتینانێکە خۆی قاوەیەکە خۆی تۆ بە کارتەکە پارێ وانی هیچ گرفتێکیان نییە چ تۆ ڕاستەخۆ پارەی هەرچەنە لەم ماوانەی دواییە بەشێک لە خاڵەکانی پیۆیەسیش کێشیان تێکەوت بۆچی دووبارە تورکیا تەماشای کردەوە هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستانەوە چۆتە تورکیا بۆ نمونە چۆ جلوبەر بکرێ یان چۆ زێر بکرێ پارەکەی بە ڤیزەکارتەکە داوە زێڕەکەی وەرگرتو جلوبەرگەکەی وەرگرتو لە هەمان کاتەیە بە صاحبی دوکانەکە بە شتێک کەمتر ئەش بۆی کردوەوە بە پارە و پارەکەی جاری چکە ناردوتەوە کەواتە کاتێک حکوومەتی تورکیا ئەبینێت ئیشەکە لەوە دەرچووە کە بابەتەکە کڕین و فرۆشتن بێت تۆ ئەتێت تەنها دۆلاری ئەمریکی بەریتە دەرەوە جارێکی کە ڕای کەشیتەوە بینێریتەوە بە عێراق گرفتە بۆ دروستەکە ئەمە نەک تەنها لە تورکیا هەر وڵاتێکی گرفتی دۆلاری ئەمریکی بێ هەمان سیاست پێڕەوە کات ناهێڵێت ئەو حرەکەی پێ بڕیارەکانی ئەم دوایە هەرچەندە کە دەگوترا ئەمە لە قازانجی خەڵکی عێراقا بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقیە بەڵام لە واقعداوە نابیندرێ ئەوەی کە بازرگانە یعنی ئێستا لەگەڵ کاک گەیلان بەرپرسی هاوردە و ناردنکارانی لقی هەولێری هەرێمی کوردستانە باز دەوە دەکا شتێکی زۆر سەیری باز دەکە دەڵێت 4 مانگە پارەم دانەوە لە بانکەکان بۆ ئەوی شت بکڕین بهێنینەوە هەرێمی کوردستان هەتا ئێستا سۆراغی پارەکە دیار نییە یعنی کێشەیەکە کەمێک بەر لە ئێستا لەگەڵ مدیری بانک قسەی دەکردەوە کاکە ئەو پارەم چی بەسەر هات من دەترسێم مامەڵە بە پارەکەی من بکرێت بەڕاستی لە واقعە دەژین کاگەیلان مەڵێ زۆر بەخێر بن زۆر سپاس بە تاکید ئێمە تووشی گیر و گرفتەی زۆر بووینە لە وتەی کە مەنەسەدان درراوە هۆکاری ئەوش کە ئەو مەنەسە بەڕاستی فەشەلی هێناوە بە تایبەتی لە بۆ ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان هەن ئەو بانکانە هیچیان نەیانتوانی ئەو حواڵانەی کە بە نرخی بانکی مرکزی دەدرێت بدرێتە کۆمپانیەکانی ئێمە بە تایبەتی ئێمە وەکو خۆمان هەر وەکو کۆمپانیای خۆمان و چەندین ڕۆژانە شەکوای کۆمپانیەکانی تریشمان پێدەگا کە حواڵەکان چوونە پارەیان لە بانکداناوە بۆ ئەوەی حواڵە بکەن بە نرخی بانکی مرکزی بەڵام تا ئێستا 3 مانگ 4 مانجی پێچووە نە پارەکان گەڕاوەتەوە نە حواڵەکەش ئەنجام درراوە زۆرە من مەسەلم بۆ خۆم 3 حواڵەی زۆر گەورەم هەیە هەر وەکو کۆمپانیەکەی خۆم
تا ئێستا لە 22 من پارەم داناوە لە بانک نە پارەکەم گەڕاوەتەوە نە حواڵەکانیشم گەیشتە 22 تاکو ئێستا ینی پارەکە گیری خوارد بەڵێ پارەکەمان گیری خوارد ئێمە لە چەند لایەنێکەوە ینی بەڕاستی بووە زەربە لێدانێک لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی چون ئێمە دەبیستین کە کۆمپانیەکانی خوارو و ناوەڕاست هەندێکیان حواڵەکانیان دەکرێت و حواڵەکانیان جێبەجێ دەبێت بەڵام بەداخەوە ئەو بانقانەی کە لە هەرێمی کوردستان هەناوە حواڵەی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەکەن ئێمە 90 ئەو کۆمپانیانەی کە حواڵیان کرد و حواڵەکانیان نەگەیشتۆتە جێ ئەوەش بۆ مای دووبارە بەرزبوونەوەی نرخی دۆلار گەڕانەوەی بۆ 146,000 و هەروەها بۆ مای ئەوەی کە نرخی کاڵادانە بەزێ هەروەها بۆ مای ئەوەی کە سەرمایە ئەو کۆمپانیانە لەو بانقانە گیری خواردووە ئێمە ئێستا هەر داوامان کردووە بەس پارەکەمان بدەنەوە ئێمە حواڵەی 132,000مان ناوێ لەبەرەوەی بەڕاستی کۆمپانیا هەیە هەموو سەرمایەکەی لە بانک خەوتووە ئێستا ناتوانانی پارەکەشی بەدەست بێت باشە چی دەکەن ئەگەر بانکەکان بەم شێوەیە تەعامل بکەن بازرگانێک پارەی دەست نەکەوێت دۆلاری دەست نەکەوێت بە 132,000 وەکو بانکی مرکزی بڕیاری لێداوە بە دیلتان چییە؟ ئێمە حقیقت ینی بەڕاستی تووشی کێشە و گیرگرفتێکی زۆر بووینە لەو بابەتە چون هەم سەرمایەکەمان لە بانقەکاندا خەوتووە هەمیش ئەوەیە کە ناتوانین دەستمان ناگاتەوە بە سەرمایەکانی خۆمان و لەوانەیە کۆمپانیا هەبێ هەموو سەرمایەکەی ئێستا لە بانک خەوت بێ و نەتوانێت ئێستا چالاکی بازرگانی خۆی ئەنجام داواکاریتان داواکاریمان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزێتەوە و لەگەر بانکی مرکزی بێتە خات و ببینێ ئەو کێشەیە بۆچی وایە و بە تایبەتیش ئەو من دووبارەی دەکەمەوە ئەو کێشانە زیاتر لە بانکەکانی هەرێمی کوردستانە لەگەر بازرگانەکانی خوارو و ناوەڕاست لەسەرهێڵین و زۆر جار پرسیاری لێ دەکەین ئەوانیش کێشیان هەیە بەڵام کێشەکان بە ئاستی ئێمە نییە و ئێمە بەڕاستی چەندی کۆمپانیا من پرسیاریان لێ دەکەم و ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دێ ئەوان حواڵەکانیان ناگاتە شوێنی خۆی و پارەکانیان لە بانکەکان گیری خوارد. سەر ئەم بابەتە یعنی خواستم هەبوو کەسێک بدوێنم پسپۆر بێت شارەزایەکی باشی هەبێت لەسەر سیستەمی بانکی کاکە چ ڕوودەدادەوەی لە عێراق و لە هەرێمی کوردستان کاک کەمال غەریب کەسێکی پسپۆرە ئێستاش لە یەکێک لە بانکەکان ئەرکێکی گەورەی هەیە زۆر بە وردی ئاگاداری بابەتەکەی کاک کەمال پێم بڵێ و بڕیارانەی بانکی مرکزی حکوومەتی عێراق سەبارەت بە بەدەستهێنانی دۆلار لە دەرەوە بۆ گەشتیار بۆ بازرگان بەڵێ کێشەی لێکەوتوتەوە بەڵێ ڕێ کێشەکان لە چێوە دروست بووە سەبەبی کێشەکان ئەوەیە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەولێرا تایبەتی بە تەنها بۆ خزمەتی گەشتیار بەقەد یەک بانقەیە باقی ئارتی بانق یعنی بۆی نییە هیچ گەشتیارێک بچێتە بانقیشیکە داوای ئەو سوولەیە بکە بۆی کەوا بتوانانی استفادە لە مەنەسە بکە استفادە لە دینار مقابلی دۆلار کە بە 132 وەری بگرێت ئیلا بێ بچێتە ئارتی بانق بەس ئارتی بانقە بەس بەڵێ بەس ئارتی بانقە و ئارتی بانق خۆ دەزانێت سا لە هەولێرا ڕۆژی چەند کەس ئەوێ بڕاتە دەرەوە بۆ گەشتیاری تەمەنەکی حتا بانقەکە فران ناکوێت چکەویش لەبێ لە ساسەی ئەو بانقەش ینی هەموو دۆلارەکەی کە لەژێ دەستایەتی بۆ گشتیار نییە باشە بەس کەمان دەگوترێت گەندەڵیەکی زۆر هەیە بانک بە ناوی زۆر بە جۆری بەرپرسانە ئەمانە ئەو بڕیارانە لە بەرژەوەندی هاوڵاتیان و گەشتیار و بازرگانان بۆ قۆڕ ینی بە شێوەیەک بێت کە پارەکە بگات بەدەستی هاوڵاتی نەوە گەندەڵی تێدا بکرێت و سپیکردنەوەی پارێک ئێمە ئەگەر بمانەوێت ئەو خزمەتە تەقدیم بکەین هەموو بانقەکانی هەرێمی کوردستان کە فەری ڕئیسیان لە ئیدارەی عامە یاخود فەری ڕئیسیان لە کوردستانە ئەتوانن ئەو خزمەتە تەقدیم بکەن تەمەن بە پێی تعلیماتە کە ناتوانێت لە خۆیانێ پارێتوێت ئەو قرار لە بانقی مرکزیەوەیەت سلاحیتی تۆ هەیە مەبلغێکە بۆ تهدید دەکرێت بە ڕۆژانە بۆ دێ ڕۆژی مەسەلەن مەبلغی بڵێن 50,000 دلار 100,000 دلار تەسبیح دەکرێت مەبلغەکە بە پێی تعلیماتی بانقی مرکزی ئێمە هەموو بانقێک ئەتوانێت ئەو پارێ بگاتە دەست گەشتیار 2,000 دلار 5,000 دلار قرارەکە چەنە هەموو شاور ئەو وەختەی زیحام لەسەر هەموو بانقەکان ئەو بانقە نابێت بتەنە ئارتی بانق ساب چۆران لەوانێت 100 کەس دەوێ وەستابێت چارەسەرەوەیە ئێمە باقی زۆرین لە باقی زۆرە لە کوردستانە بێن باموو باقەکان
هاوشێوەی ئاتی بانک دەتوانن خزمەت گوزاری طبعا هەموو یتوانانی هەمووی عینی هەموو بانکەکان لە هەرێمی کوردستانیشەکەن هەمووی بە پێی قەراری حکوومەتی اتحادی دانراوە و قەراری باقی هەرێمی کوردستان و دایری تەجێری شەریکان لە کوردستان. بینیمان کاسبکاران ئەوانەی کە نەخۆشن سەردانی دەرەوە دەکەن گەشتیاران تەنانەت بەشێکی زۆرش لە بازرگانان دەڵێن ئەو بڕیارەی بانکی ناوەندی کە دەڵێت دۆلارت بە 132,000 دیناری عراقی پێدەدەم بەدەستمان ناگات. ئەی ئەو دۆلارە ئەگەر لەم بازارە نەبێ لە چ شوێنێکە لە بانکەکانی کوردستان نەبێت لە چ شوێنێکە وەکو بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێن چەند کەسانێک سوودمەند بوونە لە بڕیاری بانکی ناوەندی عراقی و حکوومەتی عراق دۆلار بە 132,000 دیناری عراقی دەستیان دەکەوێت بەڵام چۆن ساغی دەکەنەوە لە بازاری ڕەش بە 147,000 دینار ئێستا لەم بازارە هەمان ئەو دۆلارە دەفرۆشرێتەوە. ئەمەش وای کردووە نرخی شتومەک لە نێو بازارەکانی کوردستان و عێراق هەروەک خۆی بمێنێتەوە لە کۆتادا تەنیا هاوڵاتی زەرمەند دەکات و ئەوانەشی کە زۆر بەهێزن و سوودمەندن لەم بڕیارە پارەیەکی باش دەچێتە گیرفانیان و بە ئاسانی دەوڵەمەند دەبن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستپێن.